کارین پێنس هاوسەری جێگیری سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆژی سێشەممە ڕایگەیاند 54,000 دۆلاری ئەمریکی بەخشی بە زانکۆی توسوکوبا لە ژاپۆن بە مەبەستی توێژینەوە لە چارەسەر بەڕێگەی هونەری چونکە پیشەیەکی زۆر باونیە لە بواری تەندروستی دەرونیدا ئەمەش لەلایەن بەڕێوەبەرایەتی ترامپەوە پشتگیری دەکرێت. پێنس لە ژاپۆنە و یاواری هاوسەرەکەیەتی کە لە گەشتێکدایە بەناو ئاسیادا بۆ زنجیرەیەک کۆبوونەوە. کارین پێنس لە میانەی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕەتی کردەوە وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە کە سەبارەت بە لەشکری سەربازی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکان و هەروەها سەبارەت بە هەڵبژاردنەکانی خولی نیوەی دووەمی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکان لە کاتێکدا دەبینین کە هاوسەرەکەی سەربەپاتی کۆماریەکانە و کە ئەنجومەنی نوێنەرانیان دۆڕاندووە. لەبەری ئەوە زیاتر تیشک دەخاتە سەر چارەسەر بەڕێگەی هونەری کە کار دەکات بۆ هاوکاری ئەو کەسانی دووچاری فشاری دەرونی ئۆتیزم و نەخۆشی دەرونی دیکە بوونەتەوە بە تایبەتیش منداڵ و توشبوانی شێرپەنجە. کارین وتی کاتێک ئێمە بە هەموو جیهاندا دەڕۆین دەگەڕین بە دوای چارەسەرکردن بە ڕێگەی هونەری کە بە شێوەیەکی گشتی سوودی بۆ ئەو کەسانە دەبێت کە کێشیان لە هەندێک لەو جۆرە نەخۆشیانە هەیە وەک خەمۆکی و تاسان و نیگەرانی و تووڕەیی و فشاری دەرونی.